هونەری کۆمیک بریتە لە ناوەندێکی میدیایی گێڕانەوە کە بەکاردەهێنرێت بۆ دەربڕینی بیرۆکە و وێنە و هەندێک جاریش ناسرا و زانیاری بینراوی تری تیادا بەکاردەهێنرێت. لە جیهاندا هونەری کۆمیک بە سینەمای بێدەنگ ناسراوە. لە پایستۆدیۆ لە شاری سلێمانی ئەم هونەرە گرنگێکی زۆری پێدرا و دەرگای کراوەیە بۆ ئەو فێرخوازانەی کە دەیانەوێت فێری ئەم هونەرە بن لە ڕێگەی خولەکانیانەوە. لۆنا دەروێش لەسەر هونەری کۆمیک کەمێ قسەمان بۆ کات. لۆنا سڵاو لەبێ بەخێر بێی. ئەگەرچی کۆمیک مێژوویەکی کۆنی هەیە بەڵام بۆچی لەلای ئێمە ئاشنا نییە زۆر؟ لەبەرەوەی کە کاتێکە بەهۆی جەنگەوانە لە هەفتاکانەوانە کە جەنگ دروستە بێ هونەرمەندەکانی ئێرە و هونەرمەندانەی کە لە عێراق لێرە خەریکی هونەریکردنی کۆمیکن بۆی جەنگەوانێ ئەبن بە ئیمیگریشن کە عێراق جێ هێڵن ڕۆکەنە وڵاتانی دەرەوە بۆی ئەمەوە ئەم جۆرە هونەرە ڕوو لە کەمی ئەکات و هۆکارێکی تریش ئەوەیە کە هونەری کۆمیک هونەرێکە تا ڕادێکی زۆر ئەتوانێت ڕخنە ئامێز بێ ڕخنەگر بێت لەبەرەوە کاتێک بەهۆی زۆر جار بەهۆی باری سیاسی ئەوانێ بۆی ڕخنەکان بۆ وەستێتیان بۆی هەر هۆکارێکی ترەوە بە ئەم جۆرە هونەرانە کە بکرێنەوەنە ئەمە ئەکرێت یەکێک بێ لەو دوو هۆکارە گرنگەکان بۆ ئەم ئەوەستا. پێ دوایە وێنە و نەخشەی سەر دیوار و ئەشکەوتی چیاکان لە سەردەمە کۆنەکاندا بە بناغی کۆمیکدا بنرێت. وێنە و ئەشکەوتی سەر چیا و ئەشکەوتەکان کە لە کۆنا هەبووە ئەکرێت بناغە بێ بۆ زۆربەی هەرە زۆری هونەرەکان. بەشێکی زۆر لە فیلمە سینەمایەکان لە هەوێنی کۆمیکەوە دروست بوون بۆ نمونە سپایدەرمان، باتمان. ئەتوانین بڵێن کۆمیک سینەماشە؟ بەڵێ لە دنیاە خۆی لە هونەری کۆمیک ئەو کاتی کە با بڵێن فیلم بەرەو پێشە چێکە کامەرە و پشتی بەو نوع دروستەکرێت کە ئەمە دەنگ و وێنە و ڕەنگی تیابێت و کاتێککە بەشێک لە هونەرمەندەکان داواکەن کە سینەما هەر بە ڕەشوسپی بێت پێیان وترێک کە ئەتوانم ڕۆن هونەری کۆمیکن و لە دنیاە هونەری کۆمیک بە سینەما ناسراوە سینەمای بێدەنگ. پایستۆدیۆ کاری چییە و کێن ئەوانەی کە بیرەکانیان تیا وێنا دەکەن؟ پایستۆدیۆ بریتە لە کۆمەڵێک ستۆدیۆ کۆمەڵێک هونەرمەندن لە بارە جیاوازەکانە بێ کۆ کار دەکەین لەوێ کە هەرێکیان لە ستۆدیۆی تایبەتی خۆیانە کارەکەن و ئەم ستۆدیانە ئەمە بێ بەرامبەرە بە خۆبەخشە و فەنانانی کە چەند وەختە خەریکی ئیشکردن کە ئێستا گەشتونەتە ئاستێک کە بتوانن ئەو زانیارانی کە پێیانە شەیری بکەن لەگەڵ فەرخوازانەوەیەکانە شەیریەکەن. و بۆ هەموو کەسێکە کە بێوێ لەو ستۆدیۆی ئێمە کە ئەمە هەمانە کە مەجالانی کە تایە بەردەستە ئەتوانە خۆیان فێرکەن. لۆنا هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کامادەبووی لەگەڵمان.